سۆما بەردەوامین بەڵێ ئاکام تەوری دومی پرۆگرامەکەمان هەیە کە لە تەوری دومی ئەمڕۆی پرۆگرامە شەوێکی گشتی باس لە نەوت و غازەکەین کە کتێبێک لەبارەی گرنگی سامانی نەوت و غازەوە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی و کە زانین کە دوو سەرچاوەی گرنگن لە زۆربەی وڵاتان پشتی پێ بەسێت. بەڵێ ئەتوانین بڵین کە لەسەر ئاستی جیهان و لە هەرێمی کوردستانیشا گرنگێکی زۆر بە نەوت و غازە درێتان بۆ سەرچاوی وزە داهات ئابووری هەروەها بازاڕ و بە شوێکی گشتیش لە کاریگەری لە سەرکەتی ئابووری پیشەسازیەوە خۆ داماژت پێیا بەڵێ لە کێشە سیاسیەکان خۆملمیان سیاسیەکانیشا بە هەمان شێوە نەوت و خاز هەر گرنگێکی زۆری هەبووە. کتێبەکە وەک ئاماژەم پێکرد بە ناوی نەوت و غازی سروشتی لە جیۆلۆجیەوە تا گەڕان و بەرهەمهێنان کە ئەم کتێبە لەلایەن زۆر بەڕێز نەوزاد عوسمان کە ناسراوە بە نەوزادی مهندیس وەرگێڕانی بۆ کراوە کە بە خۆشحاڵیەوە بەڕێزیان لە ستۆدیۆی بانی کورساتنیسەوە لەگەڵمان نابن و قسە و گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئاکەین. بەڵێ هەم ئەندازیاری چیناییشە. بەڵێ کاک نەوزاد سڵاو لەبەت بەیانی کورساتیش باش. زۆر سپاس. کاک نەوزاد ئەگەر هەر سەرەتا لە باسی یاخود لە وەرگێڕانی کتێبەکەەوە دەست پێ بکەین هۆکاری وەرگێڕانی ئەم کتێبە چی بوو بۆ زمانی کوردی؟ بەڵێ زۆر سوپاسانەکەم وڵا بۆ خۆتان دەزانن من ئەوە 27م کتێبە سوپاس بۆخوا کە هەم لە نووسین و هەم لە وەرگێڕانی کەشم هەیە و بۆ خۆم وەکو ئەندازیارێکی کیمیاوی و پسپۆڕێکەشم لە نەوت و پترۆکیمیاویاتایە زۆر خولیان بوو لە تەمەنما کتێبێک لە پسپۆڕی خۆما وەربگێڕم و خۆشبەختانە توانیم ئەم هاوینە خۆم تەرخان بکەم بۆ ئەم کتێبە. تەوان ئەم کتێبە گرنجەکەی لەوەدایە کەوا لەلایەن دکتۆرێکی ئەکادیمی پسپۆڕەوە دکتۆرەی مەزیێدان نووسراوە کە بۆ خۆی دکتۆرای هەیە لە پسپۆڕی نەوت و غازی سروشتی و جیۆلۆجیا و ئەکادیمیەکی سەرکەوتووە لە ساڵی 2013 ئەم کتێبەی نووسیوە. کتێبەکە تا ڕادەیەک زۆر تازەیە ینی زۆر کۆنیە معلوماتی زۆر باشی تایە ئاماری زۆر وودی تایە زانیاری زۆر باشی تایە دەربارەی نەوت و غازی سروشتی بۆیە حەزم کرد وەکو ئەوەی کەوا پیاوێکە خۆی بە ئەزمونە لە ڕووی ئەکادیمیەوە لە ناو زانکۆکانە و لە ڕووی پراکتیکی شەوانەیە ماوەیەکی زۆر باشیشی کرد لەگەڵ کۆمپانیا نەوتەکان لە میسر و لە دەرەوەی میسردا کەواتە هەم هەردوو لایەنە تێوریەکە و پراتیکەکانی تێکەڵ کردووە و بۆیە بە مەزەرێکی زۆر باش و باوەڕپێکراومدانە و ئەم کتێبە گرنجەکەی لەوەیە کە سێ پسپۆڕی جیاواز دەتوانن سوودی لێوەربگرن لە خوێندکاران لە مامۆستایان لە توێژەناریشیەک خوێندکارانی وەکو ڕیسێرچ لە ناوەندە ئەکادیمیەکان بەڵێ وەکو خوێندکاری ئەوە کۆلێژی زانستی جیۆلۆجی زەویناسی کاوە تایبەتە بە هیچێکە لە پرۆسە گرنگەکان لە دەرهێنان و دۆزینەوە و گەڕان بە دوای نەوت و غازی سروشتیا دووش قۆناغی دووهەم و ئەندازیارانی نەوت کە تایبەتن بە هەڵکەندنی بیر و ئەوانە و قۆناغی سێمیش و کۆندازیاری کیمیایی خۆم کە دێتە پاڵاوگەکان و پاڵەفتەکردن و مشتەقات و پێگاتەکەی نەوت و غازی سروشتی دەرێنین لەبەرەوە ئەم کتێبە وەکو مەزدەرێک زۆر باشە. خاڵێکیکە کە حەزم کردووە سەبەبی وەرگێڕانەکە بوو بەداخەوە خوێندکارانمان لە ئێستاە نە ئینگلیزیەکەیان زۆر بەقوتە لە نە عەرەبیەکەشیان زۆر باشە بۆیە من وەڵام نایشارمەوە برادێکی خوێندکارم هەبوو دەرچوو کۆلێژی ئەندازیاری کیمیاوی لە زانکۆی کۆیە ئەو تەکلیفی کردم وە کە حەزی کرد کتێبێک لەو بابەتاوەکەم وتم سەرچاوەیەکم بۆ دیاری بکە خۆت کە پێویست پێوە بخوێنرێت لە زانکۆکانە بۆم دیاریکە و بۆم بنێرەوە بە سەرچاوی ینی بەڕاستی ئەوە هەم خولیای خۆم بوو هەمیژە و برادەرە دەستی خۆش بێم جۆرێک لە هاندان بوو کە بڵێ جۆرێک لە هاندان بوو لەلایەن هاوڕەکەتەوە ینی هەم خۆت ئارەزوو لێ بوو هەم بەڵێ من چونکە خۆم حەزم لێ بوو بەڵام مەزدەرێکی باوەڕپێکراوم زۆر باش دەست نائەکە و کە وەکو بڵی لە زانکۆکانە بخوێنێت ئەو بۆ خۆی لەبەرەوەی تازەش تەخەڕوجی کردبوو و زۆریش ئەیزانی چ پێویستێت و ئێستا الحەمدولillah لە سەرچاوێک بێ کە بنەمایەکی زانستی و ئەکادیمی هەبێ کاک نەوزاد مەبەست لەوەیەکە بەڵێ من چونکە وەکوتم مەزدەرێکی باوەڕپێکراوە و لە میسر بۆ خۆی دەخوێنرێت یعنی لە زانکۆکان. کاک نەوزاد هەرێمی کوردستان خاوەنی سامانی سروشتی زۆرە بە تایبەت نەوت و غاز ئەم بابەتە تا چەند کاریگەری لەسەر پرسی سیاسی هەیە بە شێوەیەکی گشتی؟ خۆی کاکە نەوت و غازی سروشتی لە ئێستادا بوونەتە دوو کۆڵەکەی گەورەی ئابووری دنیا و محرک و ماچینە و هەڵسۆڕێنەری ماچینی پیشەسازی و کارگە پیشرازی لە هەموو جیهان دنیادا و لە هەرێمی کوردستانیشا سواز بۆخوا سەرچاوێکی زۆر باشمان هەیە وەکو ئەوەی کە ئامارەکان باسی ئەەکەن هەندێک تێبینی و ئەوانە شەیە لەسەر ڕقەمەکان بە حکمی ئەوەی کە وەکو چەند ساڵی ڕابردوو باس کرا دەڵێن یەدەجی بڕی یەدەجی نەوتی هەرێمی کوردستان یەک لە سەرسی یەدەجی نەوتی عێراقا بۆ پێی کەوا یەدەجی عێراقیان دانا بە 143 ملیار بەرمیل یەک لە سەرسیەکەی 45 ملیار
ملیار بەرمیلەکە بەڵام هەندێک ڕێیان وا بوو ئەم ژمارەیە زۆرە قەبەیە گەورەیە شتیوانە گێڕانەوە بۆ 3 ملیار بۆ 4 ملیار بەرمیل هەر شتێکی کەم نییە. وغازی سروشتی ژۆکو بازەکەن 5.7 تریلیۆن مەتر سێجا غازی سروشتیشمان هەیە ئەوە جگە لەوەی کانزا فلزی و نافلزیەکانمان هەیە کە لە هەرمی کوردستانە وەکو کبریت و فۆسفات و پۆتاسیۆم و خوێ و هەروەها مادە ئاسن و مس و ڕەساس و قەزدیر و زی و هەموو ئەوانەی کەشمان دەوڵەمەندە بۆیە بەڕاستی ئەم سەرچاوە سروشتیانە بۆ خۆی کۆڵەکەن بناکەن وەژێرخانێکی گەورن بۆ پێکێوەنانی ئابووریەکی گەورە و پێشکەوتن و گەشەپێدان و خۆشگوزەرانکردنی هەموو کۆمەڵگا وڵاتەکانیش ئەمە پێویستی بە ئیدارەدانێکی حەکیم و عاقڵانە هەیە و لێزانانە هەیە و بە ئەزمون هەیە بۆیە بەداخەوانێتم چەند ساڵی ڕابردوو 15 ساڵ 20 ساڵی ڕابردوو کە ئێمە ئەزمونێکی کەممان هەیە لە بواری گەڕان و دەرهێنان و پاڵافتەکردنی نەوت و غازی سروشتیا ئێمە بە ناچاری پەنامان دۆتە بەر کۆمپانیا بیانەکان ئەوانیش بەداخەوانەیە سیاسەتێکی تایبەت و خۆویست و بەرژەوەندویست و قازانجویستی خۆیان پیاداکەن حتا وای لێ هاتۆ ئەگەر خۆتان ئاگدار و تابع بوون لەم دوو هەفتەی پێشووە ئامارێک بڵاو بۆ کە هەندێک لە چێڵگە نەوتەکانی تەقتەق و سارتە هەر سفر بوونەتەوە و چێڵگەی کە نەوتی تاوگەمان هەیە لە زاخۆ و دوهۆک بڕەکەی زۆر کەم بۆتەوە ئەمە مەترسیە لەبەرەوەی سیاسەتی ئەو کۆمپانیا ناوتیانە بەداخەوە وەکو من پسپۆڕێک سیاسەتێکی چۆربڕکردنی بیرە نەوتەکانی هەرمی کوردستانیان هەیە تەنها بیر لە قازانجی خۆیانەکەنەوە بەڵێ بۆیە بەڕێی من وایە وەزارەتی سامانشتەکان و خەڵکانی فەنی و شارەزا بە ئەزمون لەو بوارەیە دەبێت چاودێری و ئیشراف و مرتابعەیەکی بەردەوامی ئەو کۆمپانیا ئیشوکارەکانیان بکەن نابێ بۆ بڵند ڕاستە من دوو بەشە لە بابەتم مەقالێکم نووسیوە وەڵامدانەوەیە بۆ ئەوە و ڕاستکردنەوەیە بەڕێیەکی علمی کە ڕاستە بیری نەوتیش وەکو هەموو مرۆڤەکان تەمەنێکی دیاریکراوی هەیە دەردەهێنرێت لێ دەدرێت بەرهەم دەهێنرێت دواییش بەرەو کەمبوونەوە چۆربڕبوونە ڕوە بەڵام دەبێ بە شێوەیەکی زانستی و علمی ئیدارە بدرێ بۆ ئەوەی ئەم تەمەنە بەرهەمێنانی درێژ بکرێتەوە لە ڕێگەی پەرەپێدانەوە لە ڕێگەی سیانەکردنەوە لە ڕێگەی هەندێک بەکارێنانی هەندێک وەسائلی علمیەوە بۆ ئەوەی تۆ نەبێتە ئەوەی کەوا لە ماوەیەکی کەم و کورتی ئەوەیە بیرەکە چۆربڕ و نەوت نەمێنێ و قازانج نەشکێتەوە لەسەر تۆ. باشە کاک نۆزات ئاماژت بۆ کرد کە هەرێمی کوردستان دەوڵەمەندە بنەوە بە غازی سروشتی و کۆمەڵێک کانزای زۆرت باس کرد کە دەوڵەمەندە بەمانە ئەتوانرێت چۆن سوود لەمانە وەربگیرێت؟ خۆی بەڕاستی وەکووتم لە دنیاە هەموو ئەو وڵاتانی کە خاوەنی نەوت و غازی سروشتی بەداخەوە زۆرینەش لە 160 یەدەجی نەوتی هەموو دنیا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تقریبا لە نزیکی لە 140 یەدەجی غازی سروشتیش هەر لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەمان وڵاتانی کەندا و عێراق و ئێران و هەموو ئەو وڵاتانی کەشەگرێتەوانێ بەداخەوە ئەمان تەنها بوونەتە وڵاتێکی ڕێعی و پشتیان بەستەوە بە سەرچاوی داهاتی نەوت و غازی سروشتی و ئیتر هەموو لایەنەکانیان بەداخەوە فەرامۆش کردووە لە پیشەسازی لە کشتتوکاڵ لە وەبەرهێنانی مرۆیی لە گەشت و گوزار بۆیە ئەکرێت لە پاڵ ئەم دوو سەرچاوەیە هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بیر لە گەشەپێدان و پەرەپێدانی ئەو کەرتانی کەش بکەنەوە چونکە کۆمەلگا هەر پێویستی بەم نەوت و غازە نییە بۆ زانیاریەکی جەنابتان و بینەرانیش هەم نەوت هەم غازی سروشتی ئەمان نیشتەمەلێکی دیاریکراویان هەیە وەکو پێشبینیەکان باسی دەکەن نزیکی 50 ساڵیکە 6 ساڵیکە 65 کەمتر زیاتر ئەوەندە ئەم دوو سەرچاوە گرنگە دەمێنێتەوە بۆیە لە ئێستاوە هەندێک لە وڵاتە پێشکەوتەکان وزەی بەدیل و جێگرەوەیان داهێناوە وەکو وزەی خۆر و وزەی با و وزەی شەپۆلەکانی دەریا و زیندەجی و ئەتۆم و ئەوانە بەڵام هەموو کاتێک هیچ کاتێکیش ئەو وزە بەدیلانە نابنە جێگرەوەیەکی سەرەکی بۆ نەوت و غازی سروشتی بە ئەم کەمکردنەوەیش چۆنە لەبەرەوەی تۆ خۆتان دەزانین هەم پێشبینیچکە هەیە تا ساڵی 2040 پێداویستی مرۆڤ لەسەر گۆی زەوی لە 140 بۆ لە 150 زیاد دەکات بۆ نەوت و غازی سروشتی کەواتە تۆ لەبەر زیادبوونی هەم ژمارەی دانیشتوان هەم زیادبوونی کارگەکان و ئۆتۆمبیل و هەموو ئەوانەی کەوا بە ئەم سوتەمەنی هەڵەژێت تەبەن سوتەمەنی نەوت و غازی سروشتی بە سوتەمەنی هەڵهێنراو ناسراون و پێکاتێکی هایدرۆکاربۆنیان هەیە بۆیە ئەمانە زۆر گرنگن کەواتە تۆ لەم پێشبینیانەوە دەبێت تۆ دەست بگریتەوە بەم دوو سەرچاوە گرنگەوە و بەدیلەکانیان بێنیت و کەرتەکانی کەشت پشتگوێ نەخەی و پەری پێبەی بۆی بیکەیتە سەرچاوەیەکی داهاتی زیاتر بۆ خۆشگوزەرانی کۆمەلگا و پێشکەوتنی کۆمەلگاکە. باشە کاک نەوزادۆ کە زانی کەم تا زۆر هاوڵاتیان بۆ بابەتی نەوت گلەییان هەیە و کێشیان هەبووە لە دەرێنایی نەوت یاخود دابشکردنی نەوت یا هەر بابەتێکی تر کە پەیوەندیدار بە بنەوتەوە هاوڵاتیان ئەزانین کە گلەییان هەبوو بەڵام ئەتوانین بڵین کە غازی سروشتی لە بەرژەوەندی هاوڵاتیان نابێت لە هەرێمی کوردستانە؟
خۆی وەکوتم غازی سروشتی هەندێک سفاتی زۆر باشی هەیە لە نەوت یەکەم غازی سروشتی لە پرۆسی سووتاندنیا هەمووی دەسووتێ هیچی نامێنێتەوە پاشەڕۆی نییە بەمە دەبێتە هاوڕێی ژینگە و ژینگە پیس ناکە و غازی زیان بەخشەکان وەکو CO2 و SOS-وانە ناکاتە هەواوە ئەمانە وای لێ دەکا کە ببێتە وەکوڵێن سەرچاوەیەکی باشی سوتەمەنی بەکاربێنرێت لەلایەن هاوڵاتیانەوە لەلایەن تەنانەت ئێستا مەعامیلە گەورەکان و کارگە بەرەمێنەر پیشەسازەکانی ژوان کردێتە بەکارهێنانی غازی سروشتی وەکوتم لەبەرەوەی ئەو سفاتە باشانەی هەیە و قودرەت و توانایەکی حراریکی زۆر باشتری هەیە لەبەر ئەوە ئەوانە سفەتی باشن بەڵام لەگەڵ ئەوەشە ڕاستە سوتەمەنێکی باشە بەڵام مەترسیەکانیشی گەورەیە و ئەو تەکنۆلۆژیایی کە لە بەکارهێنان و دەرهێنان و معالەجەکردنی غازی سروشتیا بەکارێت تەکنۆلۆژیاکی زۆر حساس و زۆر وردە ئەو تەکنۆلۆژیایە بەراورد بە تەکنۆلۆژیای نەوت چونکە نەوت خۆتان دەزانن مشتەقاتی زۆری تایە و هەندێک لە مشتەقاتەکانی ئەگەر غازەکەی لێ دەرکەی بە درەنگی گردەگرن کاک نەوزەر تا چەند سوودمان لەو مشتەقاتانی تر وەرگرت و ئێمە هەرێمی کوردستان وەرنەگرتووە لەبەرەوەی ئەوە پێویستی بە دامەزراندنی پیشەسازی پترۆکیمیاویات هەیە کە پرسپۆڕێکی خۆمە ئەوە لە موسسەیەکی دامەزراوێکی جیاوازتر خۆی تۆسەریکە وەکو وتمان نەوتی خاودات کاتێک دەچێتە پاڵاوگە نەوتیەکانەوانە زیاد لە 2000 مشتەق و پێکاتی جۆرا و جۆری هەیە کە ئەمە لە چوارچێوەی پیشەسازی پترۆکیمیاویات تا دەکرێت جا هەر وڵاتێک ئێستا هەر وڵاتێک توانای پێشکەوتن و گەشەکردن و یاخود ئاسی پێشکەوتنی بەبوونی ئەم پیشەسازی پترۆکیمیاویاتە دەپێورێت چەندە تۆ توانیتە پیشەسازی پترۆکیمیاوی لە وڵاتە گەشە پێبێ ئەوەندە دەڵێت ئەو وڵاتە پێشکەوتووە دەچێتە قۆناغێکی سەرکەوتوترەوە بۆی بەداخەوەنە وڵا ئێمە لە هیوان لە داهاتوێکی نزیکە بتوانین سوودام و مشتەقاتەکان بەرگرین کاک نەوزات باسی کۆمپانیا بیانیەکانمان کرد وڵاتانی ناوچەکە تا چەند کاریگەریان لەسەر وزەی هەرێم هەیە بۆ نمونە تورکیا ئێران قەتەر ئیمارات خۆی زۆربەی ئەو یەکێک ئەگەر زیادە ڕۆی نەبێ یا هەڵە نەبم یەکێک لەو کۆمپانیای گەنەڵ ئینەرژی تورکیە کە دەورێکی زۆر لە چەند بلۆکێکی نەوتی زۆر باشە قەتەر بە هەماشاوێتی بەڵێ لە ئیماراتیمان هەیە و نەرویجیمانە دیەنەوەی نەرویجیمان هەیە و گەلێکی کە زیاد لە وەکوڵێن 20 کۆمپانیایی دنیایی کار دەکەن و 50 ئەوەندە بلۆکی نەوتی دابشکرا بەسەر ئەوانەیە بۆی بەڕاستی ئەوانە تەسیریان هەیە بۆیش ئەڵێم ئەو کۆمپانیانە سیاسەتی چۆربڕبوونی نەوتی هەرێمیان هەیە بەپەلا دەری دێنن و ئیتر جۆنا دەنە ستراکچەر و پێکاتە و بنیادی ئابیرە نەوتەکان و چەڵگە نەوتەکان لە هەرێمی کوردستانە. کاک نەوزاد ئەگەر لەسەر ئاستی جیهان باسی بکەین وەکە زانین کە پێش جەنگی رووسیا ئۆکراین رووسیا تەواوی غازی بۆ ناوچەکانی یاخود وڵاتانی ئەوروپا دابی نەکرد بەڵام دوای ئەوەی کە وڵاتانی ئەوروپا پشتگیریان لە ئۆکراین کرد ئەبینین کە هەناردەکردنی غاز لەلایەن رووسیا بۆ ناوچەکانی ئەوروپا ڕاگیرا و ئەوانش حەساریان باماشەوە خستە سەریان توانین بڵین ئەمە کاریگەری چۆن لەسەر ناوچی جیاوازەکە بەتایبەتی لە ئەوروپا لە وڵاتانی ئەوروپا بە شێوەیەکی بەرچاو غاز بەرز بووە بەڵا بێگومان ئاکام ئەتوانین بڵین ئەمە چۆن کاریگەری لەسەر وڵاتانی ئەوروپا هەبوو کاریگەریەکە لەسەر هەرێمی کوردستانیشا هەبووە بۆ ئاماشەوە بۆ گرانبوونی غازیان هەر بابەتێک کە پەیوەندیدار بە بابەتی غازەوە خۆی جەنگی رووسیا ئۆکراین بە تەکید کارگەری خراپی هەبوو لەسەر بەتایبەتی کیشوەری ئەوروپا لە بەرەو کیشوەری ئەوروپا زۆربیان پشتیان دەبەستە سەر غازی سروشتی رووسیا و تا ئێستا پێم وایە 3 هێڵی سەرەکی گەیاندن و گواستنەوەی غازی سروشتی لە رووسیاوە هەیە ئەفستریم 1 و ئەفستریم 2 و هێڵێکی کەش ئەوە بوو و تەنانەت هێڵێکی کەش دانرا کە ڕاکێشە هێڵی نابۆکۆ بوو بەڵام ئەوە سەرکەوتو نەبوو بەهەرحاڵ بەڵام مەترسیەکە کەمتر بووە ساڵی یەکەمی جەنگەکە بەڵێوا بوو هەموو کیشوەری ئەوروپا کەوتە بەر مەترسی لە بەرەوەی خۆیان ئامادە نەکردبوو و بەدیلیشیان دەدۆزی بۆ دابینکردنی غازی سروشتی رووسیا بەڵام خۆمان دەزانین ساڵی ڕابردوو زستانی ساڵی ڕابردوویان تێپەڕ کردووە ئەم ساڵ لە هەندێک وڵاتە بەدیلیکەیان دۆزیوەتەوە و کەمکردنەوەی غازی سروشتی رووسیان کەم کردوێتەوە پەنایان بردوێتە بەس غازی سروشتی لیبیا و جەزائیر لە بۆ کیشوەری ئەوروپا و گواستنەوەکەی و قەتەر بەتایبەتی وەزایدەنیش پێک بەکارهێنانی وزەی ئەتۆمیشیان کردە بەدیلێک بۆ سەرچاوی کارەبا و ئەو پێداویچەکان لە بەرەوە مەترسیەکان نییە بەو زۆرە بەڵام
بە شێوەیەکی ئەم بەڵێ ساڵی یەکەمی ڕابردوو بۆ خۆی گرانبوونی غاز لە بازارەکانی ئەوروپا و سەرچاوی غاز لە کوردستانە لە بەرەوەی بەداخەوە لە عێراقیشا هێشتا تەکنۆلۆژیای غازەوە پێشکەوتونیە ئەو غازە سروشتیە باش و زۆر سەرچاوە گرنگە بەکاربێنێت ئیسرار کرد لە عێراق تا ئێستا ساڵانە بە ملیار دۆلار لە ئێرانەوە غازی سروشتی بە دەهێنرێتە عێراقەوە بۆ جێبەجێکردنی پێداویستەکان و عێراق تا ئێستا نەیتوانی و ئەم سەرچاوەیە بە شێوەیەکی باش جێبەجێکا و لە هەرێمی کوردستانیشا نەمانتوانیوە تەنها ئەوەندە هەیە چێوگەی کۆرمۆرمان هەیە لەلایەن دانەغازەوە بڕێوە دەبرێت ئەوە شتێکی باشە دەسەوڕ کە ئەگەر ئەو غازی کۆرمۆرە نەبووە ئێستا ئەو بڕە کارەبای بەداخەوە کێزا بازی کارەباکەین لەم هەفتەیە زۆر خراپەوە بەڵام ئەو چەند ساڵی ڕابردوو ئەو بڕە غازش ئەو بڕە کارەبایشمان دەست ناکەوت لەبەرەوە ئیسفادێکی زۆر باشی هەیە و دەکرێت ئەمە وەکو وتم خوشک و براکان ئیدارەدانێکی حەکیمانە ژیرانە عاقڵانە بە ئەزمموی دەوێت چونکە بەڕاستی غاز و نەوت لە ڕووی سیاسی لە ڕووی ئابوووریەوە وەکو دایمەن تەشبیهیان کردو بە شمشێرێکی دوودەم ئەگەر بەباشی بەکارنێرێت خۆت زیانت پێگا و ئەبێتە نیقمەت وەکو بۆتە لای ئێمە و ئەگەر بە شێوەیەکی عاقڵانش بەکارهێنا ئەبێتە نیعمەت و مای خۆشگوزەرانی و پێشکەوتنی وڵاتەکەت لەبەرەوە بەڕاستی لە بێئەزمموی خۆمان و لە کاریگەری سیاسی و ئابووری وڵاتانی دەوروبەر وامان کرد بکەوینە هەڵەی فرۆشتنی ئەم سەرچاوەوە و ئێستاژەوە تا خۆتانی بینن کە نەنەوتەکەمانمان نەداهاتەکەمانمان نەموچەمانمان بەداخەوە یعنی زۆر شتی کەش تەسەوڕە کرد بەرەو خراپتر بڕوە ئەگەر بە عەقڵانی تر ئیدارەی ئەم ئیدارە و حکومەتی هەرێمی کوردستان نێت. بەڵێ کاک نەوزاد من دوا پرسیارم ئاڕاستەیتەوە کەم ئەگەر سۆما پرسیاری نەبێت لە عێراقێکی فیدراڵدا هەرێم تا چەند خاوەنی سامانی سروشتی خۆیەتی بە پێی یاسا من یاسایی نیم هەموو کاتی و قسەیەکەم بەڵام دەستورم خوێنەوە بەڵێ چەند مادەیەک پەیوەستە بە سەرچاوە سروشتیەکان بە تایبەتی غاز و نەوت دەڵێ یەکێک لە مادەکانی پێم وایە مادەی 110 دەستورە نەوت و غازی سروشتی مڵکی هەموو تاکێکی عێراقە گەلانی عێراقە لە کوردستانەوە بۆ بەسرا لەبەرەوە ئەبێ بە مشتەرەکی بێن و لە دەستورە دەسەڵاتە حەسرەکانی دەوڵەتی فیدراڵ دیاری کراوە و دەسەڵاتەکانی هەرێمەکانی دیاریکراوە لە زمانی هەرێمی کوردستاندا دەبێت تا ساڵی 2005 ئەوەی لێم تێک نەچێ ئەو بیرە نەوتانەی بۆ ساڵی 2005 داناوە برادران 6 2005 داناوە لەبەرەوەی ئەو کاتە دەستوری عێراقی هەمیشەیی کەوتە کارکردن دەڵێ دەقەکە ئەوەیە تا ئەو بیرە نەوتانی کرد تا ساڵی 2005 لێ درراوە دەبێت بە مشتەرێکی ببرێ بەڕێوە لە دیوان دەوڵەتی فیدراڵ و حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستاندا لە دوای ئەوە دەکرێت ئەو بیرە نەوتانی کە لە دوای ئەو بەرواری 2005 لێ دراوە حکوومەتی مەرکەزی ئیدارەدانەکەی و پەرەپێدانەکەی بە مشتەرەکی بێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود هەرێمی کوردستان لە ڕووی دەستوریەوە بەشێکی هەرێمێکی لە چوارچێوەی دەوڵەتی عێراقی فیدراڵدا و ئەم سەرچاوە سروشتیەکان وەکو دەچێتە سەلاحیەتی دەوڵەتی مەرکەزیەوە چونکە سامانێکی سروشتیە پەیوەستە بە بازرگانی دەرەکیەوە و بازرگانی نێودەوڵەتیەوە و گومرکی نێودەوڵەتیەوە چونکە ئەمە سنوورەکان تێپەردەکا خۆتان دەزانن ئێستا بۆری نەوت ڕابکێشین پێویستە مەسەل لە عێراقەوە دەچێتە تووشیا لە تووشیاوە ئەگەر وڵاتی سێهەم ببێ دەچێتە ئەوە بەغاز بە هەمان شێوە ئەمە دەچێتە چوارچێوەی یاسای نێودەوڵەتی چونکە سنووری چەند وڵاتێک تێپەردەکا هەموو ئەمانە پێویستیان بە ڕێکەوتن و لێکتێگەشتن و مفاوزاتی گەورە هەیە بۆیە هەرێمی کوردستان ئەو سەلاحیەتە فراوانەی نییە وەکو دەوڵەتێکی مەرکەزی. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز نەوزادی مهندس کە ئەندازیاری کیمیایی و میسەرن سپاس بۆی کەم بەیانیە لەگەڵمان نابوویتەوە کۆمەڵێک زانیاری زۆر بدەین.